دەم باش بینەرێن بەڕێز خۆشحاڵین جارێکا دی ئەم هین گەشتنەفێک و دوو ji بووی پێشکەشکردنا دیدارێکا تایبەت بینەرێن بەڕێز دیدارە مەیا تایبەت ئەvê carê پەرلەمانê Herêma Kurdistanê ye دیدارە me gel mamostaya zor hêja mamosta Ziyad Cebar Mihemed serokê fraksiyona kesik ya Yeketiya Niştimaniya Kurdistanê Parlemanê Kurdistanê û heman car jî serokê lijna darayî Parlemanê Kurdistanê dîdara me ya vê carê dêl ser hindê bîtin aya parê Herêma Kurdistanê dahatê Herêma Kurdistanê et kîjan rêka da tête Herêma Kurdistanê ew çi rêkin yê Herêma Kurdistanê pêd bîte xwedanê dahatî ev dahata çawa tête mezaxtin çawa lijna darayî Parlemanê Kurdistanê haydarî vî dahatiye dihêne ser mûça û babetê lêberîna 21 sedê kê biryar daye 21 sedê li mûçeyê wê te birîn erê ev biryardane çend tiştekê yasayî ye kî dêşet vê biryarê raz veketin yan vê biryarê ladetin hejmareka diya pisyarên wekî va dê gel mamosta Ziyadî hêne giftugû kirin gel me bin mamosta zor supas ku te rêk da em ev rûkevê dîdarê gel cenabê te bikey زۆر سپاس بۆ ئێوەش بەخێر بن زۆر سپاس مامۆستا بادینی و سۆرانی دەکەینە سۆرمانجی وەکو دەڵێ زۆر سپاس مامۆستا پێمان باشە قسە لەسەر ئەوە بکەین کە داهاتی هەرێمی کوردستان یعنی چەند ژێدەرمان هەیە بۆ پەیداکردنی داهاتی هەرێمی کوردستانی حکوومەتی هەرێمی کوردستان بەڵێ زۆر سپاس سڵاو ڕێزم بۆ بینێرانی تەلەڤیزیۆنەکەتان دیارە سەرچاوەکانی داهات لە هەرێمی کوردستان بریتین یەکەم داهاتی پشکی هەرێمی کوردستان لە بودجەی عێراق کە ئەمە بە چەند قۆناغێکی جیاوازاتیە پەڕیەوە و داهاتی دووهەم بریتە لە فرۆشتنی نەوت کە ئێستا گەورەترین داهاتی هەرێمی کوردستانە و داهاتی خاڵە سنووریەکان و داهاتی ناوخۆ کە بریتە لە باج و ڕسومات لە هەرێمی کوردستان و بڕێک ماگانە هاوکاری هاوپەیمانان بۆ موچەی هێز پێشمەری کوردستان ئەمە سەرچاوەکانی داهاتن لە هەرێمی کوردستان بەڵام ئەوەی کە باسم کرد لە سەرەتا داهاتی یەکەمیان کە بریتە لە پشکی هەرێمی کوردستان لە بودجەی عێراق ئەمە بە چەند قۆناغێکی جیاوازە تێپەڕیوە لە دوای ڕوخانی ڕژێمی عێراق لە 2023 تا 2013 پشکی هەرێمی کوردستان پشکی پارێزرا بوو لە بودجەی عێراق و بۆ هۆی گەشەکردنی ئابووری هەرێمی کوردستان و 10 ساڵی خۆشگوزەرانی خەڵکی کوردستان بوو ئەمەش بەشێکی گرنگی پەیوەندی بەو پەیوەندی و علااقاتانەی سەرکردایەتی سیاسی کورد لەگەڵ هێزە عێراقیەکان و لەگەڵ ئەو کاتێک لەگەڵ ئەمریکیەکان ئەمە کاریگەری زۆری هەبوو بە تایبەتی حکومەتی و حەشیمیەکانی جەناوی مامجار کاریگەری لەسەر ئەم بابەتە زۆر بوو بەداخەوە لە دوای نەخۆشکەوتنی مامجار لە دوای 2013 ئەم پەیوەندیانە بەرەو تێکچوون بوون ڕۆژ بە ڕۆژ پەیوەندیەکانمان ئاڵۆسوور بوون لەگەڵ ئاڵۆزبوونی پەیوەندیەکان پشکی هەرێمی کوردستانیش کێشەی بۆ دروستەکان نان هێزە سیاسەکانەوە لەلایەن حکوومەتەیەک لە دوایەکانی عێراق لە 2013 تاوەکو ساڵی تاوەکو 2021 هەبوون لە عێراقا وەکوتم بە چەند قۆناغێکا تێپەڕێن ئەو 10 ساڵی هاتن و خۆشگوزەرانی خەڵکی کوردستان دوایەوە بۆ ماوەیەکی دوور درێژ ئەم بودجەیە نەما بۆ ماوەیەک دوایەوە لە نەتیجەی مفاوەزات و ئەوانە ماگانە 453 ملیار دینار نێرا بۆ هەرێمی کوردستان قۆناغێکی تر بریتی بوو لەوەی کە 300 ملیارە نێرا قۆناغێکە کە بریتی بوو لەوەی 453 ملیارە نێرا و هەرێمی کوردستان لەو ماوەی لە 2019 کە موچەی تەواو درا لە هەرێمی کوردستان دواتر جارێککە کێشەی بۆ دروست بووە لە ماوەیەم دو ساڵی ڕابردووە وەبدی هەرێمی کوردستان بە سەرکردایەتی کاقوبات جێگیری سەرۆکی حکوومەت بەردەوام بوو شو درێژانە لە هەوڵا بوون چەندین جار وەفدەکە سەردانی بەغای کردووە تا گەیشتینە ئەوەی کە بە یاساییکردنی یان ئەکرێ بڵێن لە یاسای بودجێ عێراقا وا بکرێ پشتی هەرێمی کوردستانی تیا پارێزراوە بێ کە چاوەڕێوەمانەکرد لە دوایەوەی کە لە بودجێ عێراقا تەسپی دەبێت پشتی هەرێمی کوردستان بگاتە هەرێمی کوردستان بەڵام بەداخەوە یەک دوو مانگ بەسەر و بابەتاتەیە پەڕێ و دیسان کێشە هەیە بەشە گەورەکەی کێشەی سیاسی لە هەرێمی کوردستان مامۆستا کێشە لەسەرەکە کێشەکە ئەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان پێداگیری لەسەر ئەو خاڵانە ناکە کە ئیتیفاقیان لەسەر کردووە یان کێشە هەر لەسەر خۆدی بەغدا و حەزب و لانە سیاسەکانی عێراقە کە بەشە بودجەی هەرێمی کوردستان نانێری تاوان ئەمە مێژوویەکە لە بێمتمانەی لە نێوان ناوەند و لە نێوان هەرێمی کوردستانە خەتابارەکە یەکەم کیەکە و بێمتمانە کاتێک ئەڵێ بێمتمانەی گرنگەوە ئێستا بێمتمانەیەەکە دروست بووە لە قۆناغێکە
هەرێمی کوردستان پابند نابوو بە ڕێکەوتنەکانەوە لە خۆناغێکاوە کوتم حکوومەتی عێراقی ژەمەی کردبوو بە چەکێک و لە ڕووی سیاسیەوە بەکارێنا بەرامبەر هەرێمی کوردستان بەڵام ئەوەی کە ئێستا بینرێ هەرێمی کوردستان لەو دوایانە لەو چەندین جار کۆبوونەوە و سەردانیکردنا هەرێمی کوردستان بڕیاری داوە کە ئیتیزام کات بە قانونەکەەوە هەوڵیاوە کە هەموو ئەو تیزاماتانێک کە هەیە بینیمان لەو ئەخ جێبەجێکردنەکە میکانیزمە بۆ نمونە لە دوای اتفاقەکە دوو جار نامەی حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی دارایی چۆتە بەغا بۆەوەی کە دابنیشن لە فەنیات ڕێ بکەون چۆن ئەو بڕی ئەو ئەقیامە ئەو بڕی قیمەتی ئەو 250,000 بەرمیلی کە ئەبێ بدرێ بە سۆمەوە چۆن ئەمە ڕێک بخەن کە ئەو کاتە بە پێی زانیاریەکانی من ئەوان دوو پێژنیاریان هەبوو و سەبارەت بە داهاتە نانەوتیەکان کە بە پێی قانونی داری مالی عێراقی بێ نیوە لە 150 بدرێت بە ناوەند ئەوە ئێستا ماوەیەکی دوور و درێژەوە 12 ڕۆژە ڕقابەی مالی عێراقی لێرن لەگەڵ چاودێری دارایی هەرێمی کوردستانە پێکەوە خەریکی تەدقیقکردنی ئەو حساباتانن وردە کارەکانی ئێستا کاری لەسەرەکرێ بەڵام ئەوە ئەمانە پێویستیان بە کات هەیە تاوەکو ئێستا ئەوە دیار نییە کە هەرێمی کوردستان هەر بڕیاری داوە کە ئیتیزام کات بەڵام ئەوەی کە هەیە لە ئێستا ناوەند بە تایبەتی هێوازان لەو دوایە ئەنجومەنی وەزیران یا ڕئیسوزەرا بڕیاریدا کە بە نووسراوی ڕسمی بۆ وەزارەتی دارایی نردووە کە ماگانە 200 میلیارد دینار بنێرە بۆ هەرێمی کوردستان تاوەکو ئێستا وەزیری دارایی ئەتیزام ناکا بە مۆمەش حجەیەکی قانونیان دۆزیوەتەوە حجە قانونەکە پەیوەندی بۆ هەیە مەسلەی خەرجیەکانی کۆی گشتی عێراقە بێ بەڵام ئەوان لەسەر حساباتی 15 پارێزگای عێراق حساباتیان لەسەر لەبەرەوە هەرێمی کوردستان زەرمەنە بێت لەوانە جنابەت باسیەوەت کرد کە داهاتی دووەمی هەرێمی کوردستان نەفتە بەنە گریمان نەفت نەبووایە حکوومەتی هەرێمی کوردستان چی دەکرد لەسەر ئەو خەڵکە چۆن داهات پیا دەکرد چۆن بژێوی ژیان بۆ ئەم خەڵکە دابین دەکرد چونکە هەموو قورسایی دارایی هەرێمی کوردستان لەسەر ناوت ئێستا بەستراوە لە ڕاستیە کاتێک هەرێمی کوردستان ئەوەی ڕاگەیان کە هەوڵەیە دارایی سربەخۆی خۆی هەبێت پشتی بە نەوت بەست وەیە بڕیارەیدا ئەگەر بۆی تەواویکەم جەناب دەڵێ ئەڵێ چی ئەکرد ئەگەر نەود نەبوایە ئەو نەوتە نەبوایە کە ئەو تموحەمان هاتە بەردەم لە هەرێمی کوردستان کە ئەوە ڕابگەینی کە ئەمانە خاوەنی ئابووری سربەخۆ بین لە هەرێمی کوردستانە ئەڵبەتەوە کاتە هەوڵی تەواومانەدا لەمەی ئێستا زیاتر کە لەگەڵ ناوەند بگەینە ڕێکەوتن بۆی پشی هەرێمی کوردستان لە بودجێ عێراق پارێزراوە بەڵام لە کاتێکا کە بێمنەتیەکمان پیشاندا بەرامبەر ئەو مۆزۆی ئابووری سربەخۆ بوو کە ئێمە نەوتمان هەیە نەوت دەفرۆشین کە ئەو کاتە بە پێی وتەی ئاشتی هەورامیە بۆ ئێستا ئێمە ڕۆژانە ملیۆنە بەرمیل نەوتمان بفرۆشتە چاوەڕێەوە بوون کە ئابووری هەرێمی کوردستان ئابووریشی گەشەکردووی بەرەو پێشچوو بێت و خەڵک خۆشگوزەران بێت چکە بەلایەکێتی نیشتمانی کوردستانەوە دروشمی سەرەکیەتی نیشتمانی کوردستان بریتێ لە خۆشگوزەرانی خەڵک ژیانێکی شایستە بۆ خەڵک بەڵام ئابووری سربەخۆ وای کرد نەمانتوانی جەنابەت دەڵێ کە ئابووری سربەخۆ کاتێک کە وا بڕیار بۆ ئابووری سربەخۆ ڕابگەین و ڕامانیشگاند و وتمان ئیش لەسەر دەکەین ئەوە هەڵایەکی گەورە بوو سەرکەوتو نەبوون تەنیا سەرکەوتو نەبوو طبعا سەرکەوتو نەبوون کە سەرکەوتو نەبووین مانەوە لە سیاستا شتێکەیە کە لەکوێ هەڵات کرد ئەبێ بگەڕێتەوە لێەوە دەست پێ بکەیتەوە لە سیاستاوە هەیە لەکوێ دەست پێک بەڵام ئابووری سربەخۆ ئێمە هەنگاومان نا هەوڵماندا بۆی ئابووری سربەخۆوانە بێ بەڵام سەرکەوتو نەبووین سەرکەوتنەکە لەوە بووە بێبەرنامە بووین بەرنامەی دوورمەودامان نەبووە و بیرکردنەوەی دوور و قوڵمان نەبووە لەسەر ئابووری سربەخۆ یان وەکو خۆی نەمانتوانیەوە بەرنامە جێبەجێ بکەین مامۆستا ئێوە وەکو لیژنەی دارایی پەرلەمانی کوردستان چەند هەوڵتان داوە بۆ ئەوەی کاری دووەم بکەین یعنی بێژگە لە نەفت کە پشت بەستن هەمووی بە نەفتە ئیشی دووەمان هەبێ کاری دووەمان هەبی ژێدەری دووەممان هەبێ یا ئەوەش بەروبوومی چاندن و ئەوانەیە ئێنگۆ وەکو سەرروکی لیژنەی دارایی پەرلەمانی کوردستان هەوڵتان بۆ ئەو شتە داوە ئێستا لە هەرێمی کوردستان و لە عێراقیش
ئەوەی کە پشتی پێ بەسرێ لە 1970 پشت بە نەوتە بەسرێ نەوتی ژێمازانین پار ساڵ بەوەی هاتنی کۆرۆنا سفر بووە داڕازی ینی نەوت ئەبێت بەردەوام هەرێمی کوردستان لە هەوڵا بێ بۆی سەرچاوی تری داهاتی هەبێ لە کوردستانە مەجای زۆرە ئێمە زۆر قسە و باز لەسەرکراوە بیرۆکە زۆر پێشکەشکرا لە پەرلەمانی کوردستانەوە کە لە مەجای زراعە ئێمە ئەتوانین پەرە بە زراعە بدەین زراعە بکەین یەکێک لە سەرچاوەکانی داهات لە سیاحا هەرێمی کوردستان هەرێمێکە کە بۆ سیاحا گرنگ ئاگەرێتی مامە بۆی هەبێت هەوڵ بێت بەرنامەی باشتر بێ بۆ سیاحا وا بکەیت کە بکرێتە هەرێمێکی کە لە سیاحا کاریگەری هەبێت و سەرچاوەیەکی داهات بێت لە سەناعە ئێستا ئەگەر هەر دقت بێ بەس تەنیا لە پارێزگای سلێمانیا لە 130 معاملە گەورەکانی عێراق لە سنووری پارێزگای سلێمانیایە یعنی مەجای ئەوەی تایە لە سەناعە ئێمە ئەو کارگانەشی کە هەمان بۆ بەداخۆ لە ڕابردووە کە ئەو کارگانەش هەموو لە کارکەوتون ئەو کارگانەش نەمانتوانی بیان خەنەوە گەڕ هەم کارگانە بۆ گەشەکردنی ئابووری لە هەرێمی کوردستانە زۆر گرنگن و بۆ هەلی کار بۆ ئەوەی کە بتوانی زمینێکی باش بڕەخسێنی بۆی گەنجانی ئەم وڵاتە لەو بێکاری کە ئێستا هەیە ڕزگاریان بێ ئەمانە مکاریگەری بێ بەڵام نەمانتوانی وەکو پێویستم کارانە جێبەجێ بکەین وەکو لیژنەی دارایی چەند ئاگاداری داهاتی گشت داهاتی هەرێمی کوردستانە دائێمە لە لیژنەی دارایی تەنیا ئاگاداری ئەوەن کە لە وەزارەتی داراییە داهاتی هەرێمی کوردستان من پێش ئەوەی کە تێتە وەزارەتی دارایی ئاگاداری ئەوە نین کە لە دەواازە سنووریەکان لە نافەت لاوانە دوشتی جیاوازن داهاتی نەفت جیاوازە لەگەڵ داهاتی دەواازە سنووری داهاتی دەواازە باسمان لە هەموو داهاتی دەواازە سنووریەکان جیاوازە نەفت جیاوازە داهاتی نەفت فرۆشتنی نەفت و بەچەنە فرۆشیە چۆنە فرۆشیە داهاتەکەی چەنە ئەچێتە چۆ بە هیچ شێوەیە من پێم وانەیە کەس لە پەرلەمانی کوردستان ئاگاداریەوە بە بەلیژنەی وزەشەوە ئەوەی کە هەیە فترەیەوە بۆ یەکەم جارە وەزیری سامانە سروشتەکان دێتە پەرلەمانی کوردستانەوە هەفتەی پێشواتە حتان هەیە مامۆستاگەلەی لەسەر ئەوە بکەن بۆ ئێنگۆ ئاگاتان لە 100 ئەبێ پەرلەمانی کوردستان ئاگادی لە هەموو داهاتێکی داهاتە نەوتەکان ئەبێ ئاگای لە هەموو عەقدەکان بێ هەموو عەقدانەی کە کراون بۆ ڕوونکردنەوە بدرێت ئاشکرا بکرێت لە بەردەم پەرلەمانی کوردستان و لە بەردەمی نوێنەرانی خەڵکی کوردستان کە ڕێگرە مامۆستاکە ئەو عەقدانە ئاشکرانە حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان ئەوانەی کە لە بواری نەوتا کارەکە زۆر باش مامۆستا ئەگەر کێشەکە هەروابی ینی کەس ئاگای نەبی تەنیا حکوومەت بی لەناو حکوومەتیش پرسیار بکە چەند کەسێک ئاگادارن یانی لەوانەیە هەمویان ئاگادار نەبن جەنابیش ئاماژەی بەوەدا باشە خەڵکی هەرێمی کوردستان گلەی لە کێ بکاتن گلەی لە ئێوە بکات چونکە ئێوە نوێنەری خەڵکن گلەی لە حکوومەت کە حکوومەت دەڵێ هەموو شتەکان ڕوون و ئاشکرا قسە لەگەڵ جەنابیەوە دەکەیان لەگە سەرۆکی پەرلەمان بکەی هەمووی دەڵێ لە دەستی ئێمەنیە و نازام لە دەستی حکوومەت هەرێمی کوردستان خەڵکەکە چی بکاتن گلەی لەوەیە ئەمە ئەوە نییە ئێمە بێدەسەڵاتین لە دەستمانە یا لە دەستمانە ئێمە توانین یا ناتوانین زانی پەرلەمان بێدەسەڵات نییە لەو خاڵەیە مامۆستا ئاخرەکەر بێدەسەڵات نەبی مامۆستا بۆ بێئاگایە با بۆ دڕونکەمەوە ئەمە پەیوەندی بە دەسەڵات و نادەسەڵاتەوە پەیوەندی بە سیستەمی حکومڕانی ئەم هەرێمەوە هەیە پەیوەندی بە جێبەجێکردنی قانونەکانەوە هەیە ئەو حکوومەتی هەرێمی پەرلەمان دەتوانێت مامۆستا ببوورە پەرلەمان دەتوانێت ئەو قانونانە هەمویان ڕاستی کاتەوە هەمویان دەبی ئاگاداری لێبی خۆ پەرلەمانە قانون دەردەکە حکوومەت نییە مامۆستا بۆی تەواویکەم ئیجازەم بە قانونەکان ئەوە نییە بڵێ ڕاستکرێت قانونەکە هەیە قانونەکە جێبەجێ ناکرێت ژنا قانونەکە ڕاستە قانونەکە ڕەوانە وازەحە و ئەو سیستەمی حکومڕانیش لەم هەرێمی کوردستانە ئەو حکوومەتە لە کابینێ لەم پەرلەمانەوە سەقەی وەرگرت لەم پەرلەمانەوە متمانی پێدراوە لە هەموو دنیان شاوایە حکوومەتی هەرێمی کوردستان ئەم عەقدە نەوتیانەی کە لە ڕابردووە کردوێتی نەکرد لەم خولە تاوانە خولە هیچ عەقدێکی نەوت نەکراوە هەموو ئەم عەقدە نەوتیانە بووە بە شەفافانە بە ڕوونی بدرایە بە پەرلەمانی کوردستان وازەح بووە ئێستا ڕۆژانە دیارە لە عێراق چۆن نەوتە فرۆشێ چۆنە فرۆشێکە فرۆشێ ئێستا ئێمە تەنیا لە هەرێمی کوردستان پشت بە راپۆرتەکانی دلەی تەبەستی بۆ کە بۆ فرۆشتنی نەوت بەڵام ئەمە وازەح نییە و ئەم ناشەفافێتیان وای کردووە کە خەڵکی کوردستانیش
بەردەوام قسە لەسەرەوە بکە کە داهاتی هەرێمی کوردستان زۆر لەوە زیاترەکە بۆ موچە بەکاربێنە بۆ چکە دیار نییە شەفاف نییە و لەگەڵ ئەوەی کە شەفاف نییە وەکو پێم وتی ناشەفافیەت و ناعەدالەتەکانیش ناعەدالەتەکان بریتین لە چی بریتین لەو گەندەڵی و بە هەدەردانەی لە کۆمپانیا و شەریکاتی نەوتیا لەم هەرێما هەیە حکوومەتی هەرێمی کوردستان خۆی ڕایگەیان 822 کۆمپانیا و شەریکاتی نەوتی لە بواری نەوتاکارەکەن ئەم شەریکات و کۆمپانیانە بە هەدەردانێک و گەندەڵێکی زۆری تیا هەم لە عەقدەکان و هەم لە جێبەجێکردنی کاری ڕۆژانەیانە دەمێک ئێمە قسەمان لەسەرەوە کردو لە فراکسیۆنی یەکێتی نیشتمانی کوردستان دەمێکەوە ماوەتووە کە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان چاکسازی لە سەرچاوەکانی داهات بکات لە سەرەتای ئەم خولا کاتێک کە پرۆژەی چاکسازی هات چاکسازی لە خەرج حکوومەتە ناوە حکوومەتی چاکسازی تەواو هەنگاوی یەکەمی حکوومەتی چاکسازی بریتی بوو لە ناردنی پرۆژەی چاکسازی لە خەرج لە هەرێمی کوردستان ئێمە ڕاستە لە خەرج گەندەڵی هەیە بە هەدەردان هەیە پرۆژەیەکی نار پرۆژەکە لەم پەرلەمانی کوردستانەوە بوو بە قانون بەڵام ئێمە پێویستمان بەوەیە کە لە داهاتیش حکوومەت چاکسازی بکە ئەو کاتە من بیرم دێ لەم فراکسیۆنەوە ئێمە چەندین پێشنیارمان کرد مذەکەرەماندا بە حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرکاتی پەرلەمان کە حکوومەتی هەرێمی کوردستان پێویستە لە سەرچاوەکانی داهاتە چاکسازی بکات ئەوە ماوەیەکی دوور و درێژە چاوەڕێن حکوومەتی هەرێمی کوردستان لەو شەریکات و کۆمپانیانەی کە لە بواری نەوتاکارەکەن تا ئێستا دەست نەبراوە حکوومەتی هەرێمی کوردستان چاکسازی لە چی کراوە ئاخرەوە لە خەرج کردوێتی لە خەرجیش خەرجەوە کە پەیوەندی بە موچە و ژیان و گوزەرانی خەڵکەوە خەڵکی بێدەسەڵات من ناڵم گەندەڵیتیانی ئاگدار بە بەڵە گەندەڵیتیا بووە بەڵە بە هەدەردانی تیا بووە بەڵە دوو موچە خەڵک هەبووە دوو موچە و سێ موچەی هەبووە خەڵکە بۆ بەڵام دەست بۆ ئەمە بەردەبێت دەست بۆ سەرچاوی داهاتی بێت بۆ من بۆ نمونە بۆت باسەکەم هێنی لە یەک جومگەی سەرچاوەکانی داهاتە ڕەنگە دەستی بۆ بەری چاکسازی تیاکەی بەقەدرەوەنەی کە لە هەموو قانونی ژمارە 2 ساڵی 2020 ئەگەڕێتەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بەقەدر و کاریگەری هەبێت لەبەرەوە بە حکوومەتی هەرێمی کوردستان دەست یەکەم بۆ عەقدە نەوتیەکان پیاچوونەوە بە عەقدە نەوتیەکانەوە ئەو هەموو بە هەدەردان و گەندەڵیانی کە لە سەرچاوەکانی داهات نەوتیەکانە هەیە و ئێمە ساڵی 2020 دوو راپۆرتمان داوەتە سەرۆکاتی پەرلەمانی کوردستان و بە ئەنجومەنی وەزیران لە لیژنی دارایی پەرلەمانی کوردستان هەردوو راپۆرتەکە دوای ئامادەکردنیان وەزیری داراییبان کراوەتە هۆڵی پەرلەمانەوە جەلسەی بۆ کراوە دانیشتنی بۆ کراوە راپۆرتەکەمان خستۆتە لەو راپۆرتانەی ئێمە چەندین ڕێنمایی و ڕاستپاردەی تیاوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان کە جێبەجێ بکە چەندین هۆشداری تیاوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان کە جێبەجێ بکات و کەمکوڕەکانمان خستۆتە بەردەسی نمونە هەموو کۆمپانیا و شەریکاتانەی ئێستا لە خاڵە سنووریەکان لە برایم خەلیل لە حاجی ئۆمران لە باشماغ لە پەروێزخان کارەکەن کە لە فیشخاپور لەمانە کارەکەن بەدەیان شەریکات و کۆمپانیایە کە ڕۆژانە بە $100,000 بەهەدەر ئەدرێ ماڭانە چەند ملیۆن دلار لەمە بەهەدەر ئەدرێ لەم گەندەڵی و فەسادی کە هەیە و ئەم عەقدانەی کە کراون بەشە گەورەکەی بۆ شەریکات و کۆمپانیایە بەشی شکەمی بۆ حکوومەتی هەرێمی کوردستانە پێشنیارمان کردو بۆ حکوومەت کە ئەم عەقدانە پیاچوونەوەی پێ بکا بۆ نمونە شەریکەیەک هەیە لە مەرزی ئەلەوی شەکات باشە ئەم شەریکەیە ڕۆژانە بە $1,000,000 پیاکات لە 180 بۆ شەریکەکەی لە 120 بۆ حکوومەتە لە کاتێکە تێچووی ئەم شەریکەیە هیچ نییە بەس پارەکەوە کاتۆی بە باشە ئێستا عەقدەکە ئاڵگۆڕی بەسەر کرد من دڵنیان بۆش ڕازیە لە 120 بە بەشەرگە بە لە 180 بۆ حکوومەت بێ ئەم سەرفیاتی بۆ یەک وەرەقەی ئەیفۆر ماگانە بە $1,000,000 یەک وەرەقەی ئەیفۆڕە کە ئێمازانەوەتخوا بەندێکی وەرەقەیەک 500 وەرەقەی بە $1,000,000 بە وەرەقەیشی ئەیفۆڕەوە ئێمە پێویستی بە پیاچوونەوەیە بڕیاریش دراوە کۆمەڵە بڕیاری باشیش لە ئەنجومەنی وەزیران درا بەڵام بڕیارەکانیش جێبەجێ نابن پێت وانییە کە حکوومەتی هەرێمی کوردستان ناتوانێت محاسبە هی گەندەڵی لەسەر هەندێک کۆمپانیان هەموو زۆربەی کۆمپانیەکانی ئەوانەی ئێستا بەناوی حکوومەتی هەرێمی کوردستان کار دەکەن ناتوانێت قسەی لەگەڵا بکە تەنیا بوو موچەخور و کەم دارامەت ئەلبەت ئەو کۆمپانیا و شەریکاتانی کە ئیشەکەن هیچی بەبێ
بە پشتیوانی نەچوونەتەوە شوێنانەیش کرد یعنی هەمویان بە پشتیوانی چوون خەڵکی باڵادەستی ناوم هێز سیاسیانە لە پشتیانەوەی حکوومەتی هەریمی کوردستان دەڵێ ئەم حکوومەتە قۆناغی یەکەم چاکسازیە باش شتێکی تر هەیە موچە کردویانە 21% لێبڕین وایە داهاتی ناوخۆ زیاد بووە داهاتی نەفتیەکە زیاد بووە پارە جار بەجار هی وەکو جەنابەت وتیهی دەرەوەی وڵاتی ویلاتەیە گرتوەکانەوەی ئەوانە هاوپەیمانان ئەو بەس بۆ دامی موچە هێز پێشمە تەواو بەڵام ئەویش جێگایەک پڕدەکاتە وایەنە ئەو پارانە هەمووی تێتە هەریمی کوردستان بۆ تا ئێستا 21% موچەی خەڵکی هەریمی کوردستان لێ دەبڕێمە لە ڕابردووە پاشەکەوتی موچە لە ئێستا لێبڕینی موچە و دواکەوتنی موچە هەموو معنوانانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان وەکو ئەدەبی خستێتە ئەدەبیاتی حکومڕانی لە هەرێمی کوردستان بەڵام ئەو ئەدەبیاتانەی پاشکەوتو باشتر نەبوو لە لێبڕینەکە چونکە پاشکەوتو خەڵک بە هیوایە ڕۆژێک لە ڕۆژان پێش 100 ساڵی تریش بی وەرگری بەڵام ئەو ئێستا هەر هیچ نییە نامی ژوە بۆ نمونە کە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان باسیوتی قەرزەکان زیادی کردووە هی ئەو پێنجمان موچەیە کە نەدراوە و خسێتە سەری قسەکەم لەسەر ئەمە نیە واز لەمەیان بێنە قسەکەم لەسەر ئەمە ئەوت پێ بڵم بە پاشەکەوتی موچەوە بە لێبڕینی موچەوە بە دواکەوتنی موچەوە هەمویان نایاساین حکوومەتی هەرێمی کوردستان کاتێک لێبڕینی موچەکە پشتی بە هیچ یاسایەک نەبەستوە هیچ یاسایەک نییە لە هەرێمی کوردستانە کە ڕێگە بدات حکوومەتی هەرێمی کوردستان لێبڕینی ئەو بڕیارەژمانی وەزیران هەگەر بڵێن یاسایی بیتن نەک دەبی پەرلەمانی کوردستان بڕیار لەسەر بداتن کە 21% 10% هەریچ نە لێ نابڕیان لێ دەبڕێ ئەوەی کە لێ بڕاوە ئەوەی کە نەدراوە ئەنجومەنی وەزیران بڕیاری لەسەردا بڕیاری لەسەرداوە و ناقانونیە نۆقتە ناقانونیە ئیتر ئەم ناقانونیە هەر کەسێک بیکە بە تایبەتی حکوومەت ناوێت حکوومەت بەبێ ئاگاداری پەرلەمانی کوردستان ئەگەخواکە بێت لە پەرلەمانی کوردستان ئاگادار بێت لە پەرلەمانی کوردستان ناقشەی لەسەر کرابێ دەنگی لەسەر درابێ بێ بە قانون ئەوە چەند لە شکۆی پەرلەمان کەم دەکاتەوە ئەوە پەیوەندی بە شکۆی پەرلەمانەوە نییە بۆ قانونت هەیە نەهاتۆتە پەرلەمان لە پەرلەمان ئێستا پەرلەمانە بێ قسەی هەبێ لەسەرەوەی کە حکوومەت ناقانونی کردووە بەڵام ئەو بەڕێنمای تعلیمات کردوێتی کاتێک بۆ پەرلەمان بوو ئەگەر بیان ناردایەتە پەرلەمانی کوردستان لە پەرلەمانی کوردستان بڕیار لە لێبڕینی موچە بدرایەوە دەنگمان بدایەتە ئێستا خەڵکی کوردستان پەرلەمانی کوردستان موچەکەی بڕێەوە بەڵام ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان بە ناقانونی خۆی موچەکەی بڕێەوە پەرلەمانی کوردستان چەند دەتوانێتن ئەو بە ناقانونیە ڕاستی بکاتەوە پێ ڕاست نەکراوەوە تا ئێستا دەتوانێت یان تا ئێستا نەیکردووە جەلسەشی لەسەر کرد جەلسەمان کردووە ئەو جەلسەیەش بەوە لێی دەرچوین کە کۆمەڵێک ڕاستپاردە لە نەتیجەی 8 سەعات گفتوگۆ و مناقەشەکردن و پرسیارکردنی ئەندامانی پەرلەمان ڕەخنەگرتن کە بە دەستخۆشیی زۆرەوە قسەی زۆر باشکرا پەرۆشیی زۆر باشە و ڕەخنەی زۆر باژیرە هەموو کەم و کوڕەکان خرانە ڕوو بەڵام وەزیرە تایبەتمەندەکانیشان وەڵامیش درایەوە بەڵام لە کۆتاییە خەڵگەوا بینە کاچێتە جیرفانی هەر دەشتە گێرفان قسەیە و تەنیا ئەوە ئەڵام خەڵگەوا بینە کاچێتە جیرفانی هیچمان نەخسە جیرفان پارەکە دەشتە گیرفانی بەڵام ئێستا هەر ئەمڕۆ بۆ نمونەکە ئەمڕۆ دانیشتوین ئێمە ئەو سێلیژنەی کە ڕاست پێراون ئەمڕۆ ڕاستپاردەکانی خۆی ئاماداکات بە راپۆرتێکی تێر و تەسەل ئەیدەنی سەرکاتی پەرلەمان و بۆ ئەنجومەنی وەزیران بۆ جێبەجێ کرد. مامۆستا دوای ئەو قسانە من لەگەڵ جەنابێت بۆ من وا دەرکەوت کە پەرلەمانی کوردستان لە جێگای قسە دەکاتن حکوومەتی هەریمی کوردستانیش لە جێگایەکی تر هەردووکیان ئاگایان لە یەکتر نییە سوتەمەنی ئەو بێ ئاگایەش خەڵکی هەریمی کوردستان پەرلەمانی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان پەیوەندی هەیە پەیوەندیەکی پێڕەویانەی قانونیانە هەیە بەڵام کەم و کوڕی هەیە یەک قەوسم پەیوەندی چی هەیە ئەگەر موچە ببڕێ پرسیار بە پەرلەمانی کوردستان نەکرێ پەیوەندی چی هەیە هەگەر گەندەڵی هەبی لە 100 گەندەڵی هەبی کۆمپانیا هەبی با 180 واز نیسبە بێنە هەیە سیرکە عەقدی ئەوە مثلا ئەو شەریکە عەقدی لەگەڵ وەزارەتی دارایی و ئەنجومەنی وەزیران کردووە بەوەی کە لە 180 داهاتەکەی بۆ خۆتی ینی
بە قانونی کراوە بە زۆکو پێم وتی هەموو ئەمانە هیچ کامێ لەمانە نییە خەڵک لە پشتیەوە نەبێ مستحیلە خەڵکێکی باڵادەست لە پشتیەوە نەبێت و خەڵکێک کە دەست ڕۆیشتوو بێ ئەمان کاتە گەندەڵیە بەڵام بەنسبە نەموتوە بەڵام گەندەلی لە ساهشتا جەنابەت وتی لە 1970 بوو ئەو کۆمپانیا 120 بوو حکوومەتەکەی ئاخر ئەوە هەروە دەردەچی کە 1970 گەندەڵی بۆ خۆی بریە لەوە بەس لە من ناتوانم لەسەر ئاسیارێمی کوردستان گەندەڵی لەوەنەیە چکە و نسبێ من نایڵم جەنابەت چی دەڵێ هەر تێمە سەر ئەو پرسیارەی کە حکوومەتی هەرێمی کوردستان لە جێگایەکە و پەرلەمانی کوردستان لە جێگایەکی تر و سوتەمەنیەکەش خەڵکی هەرێمی کوردستان سیرکە پەیوەندی نێوانم مۆساتەوەنا هەموو مۆسات ئێمە کاتێک کە باسی سیستەمی حکومڕانیەکەی لە هەرێمی کوردستان ئەمانە بە قانون ڕێکخراوە پەرلەمان ئەرک و مەهامێکی خۆی هەیە و دەسەڵاتی خۆی هەیە حکوومەت ئەرک و مەهام و دەسەڵاتی خۆی هەیە وەکو جێبەجێکار و سەرۆکایەتی هەرێم هەیە و دادگا هەیە هەموو ئەمانە ئەرکی خۆیان بە پێ قانون بۆ ڕێکخراوە ئەوەی کەماوە کەم و کوڕی و کەم تەرخەمی لێرە هەیە وەکو هەموو وڵاتانێکە لە دەوروبەریشمانە هەیە ئێستا ئێمەش نیگەرانی زۆرمان هەیە لەوەی کە پەرلەمانی کوردستان ڕەنگە لە ڕابردووە قەت نەماوەتوە توانیمانە لە 100 ئێمە ئەرکەکانی خۆمان جێبەجێکەین نەمانتوانیوە وەکو پێویست ئەرکەکانی خۆمان جێبەجێکەین کەم و کوڕیمان هەبووە بەڵام بڕیاری لێبڕینی موسە حکوومەتی هەرێمی کوردستان بە ڕێنمایی تعلیمات کردوێتی و ناقانونی مامۆستا جەنابەت وەکو سەرۆکی لیژنەی دارایی داهاتی پارێزگای دهۆک چەند لە سەدی بودجەی هەرێمی کوردستان تەواو دەکات داهاتی پارێزگای هەموو پارێزگاکانی هەرێمی کوردستان من دیسان لێرە ئەوە بەشێکەمەوە داهاتە نەوتەکان هەیە و نانەوتەکان هەیە داهاتە نەوتەکان بریتێ لە فرۆشتنی نەوت هەموو ئەزانین هەموو نەوتی هەرێمی کوردستان بۆ بۆریا ئاڕاتە سەر بەندەری جیهان و لێەوە فرۆشتێ هەموو داهاتی هەرێمی کوردستان لەو بۆریەوە ئاڕات ئەوەشی کە لە سنوورەکانی کەەوە مەسەرەن لە سنووری پارێزگای سلێمانی سنووری پارێزگای هەڵەبجا و ئیدارەی گەرمیان ئەو نەوتەش کە لێ هەیە ڕۆژانە ئێساوی کە لە سەرقەڵا و حەسیرەوە ئەوانە هەیە تا ئاگاتە ئەوانەی تەختەق ڕۆژانە ئەمانە بە تەنکەر بارەکرێن دەهێنرێن بۆ هەولێر لە خۆرمەڵا کرێتە بۆریەکەەوە بە بۆریە فرۆشتێت داهاتی نەوتی جێ داهاتی نانەوتیەکان بریتێ لە دەواازەکان لە دهۆک سەرچاوی داهاتمانەیە کە بریتیر لە برایم خەلیل و داهاتی ناوخۆ بە باج و ڕسوماتەوە لە هەولێر سنووری پارێزگای هەولێر حاجۆمران هەیە و لەگەڵ ئەو باج و ڕسوماتی کە لێ لە سنووری پارێزگای سلێمانی لە باشماخەیە لە پەرۆسخان هەیە ئەمانە هەموو سەرچاوی داهاتی حکوومەتی هەرێمی دیار نییە هی پارێزگای دهۆکی سلێمانی چەند لە سەدی بودجەی هەرێمی کوردستان تەواو دەکاتن وڵی ئێستا بەدەقی ناتوانم سەر پێ بڵام تۆ مەبەست داهاتە نانەوتەکانە هەمووی گشتی وڵا ئێستا ئەوەی دیقەت بێ ئێستا فترێکەوە ئەم مانگا کە کاتێک لەگە فرۆشتنینەوە تا سەیرەکە داهاتی ناوخۆ دەڵێن داهاتی پارێزگای دهۆک 40% یان زیاتر 40% هی بودجەی هەرێمی کوردستان تەواو دەکات بە داهاتە نەوتەکانەوە بەڵەوە چکە زۆرترین نەوت لە سنووری پارێزگای دهۆکە فرۆشتەوە ڕاستیان لە وەزعی پارێزگای دهۆک هەیە لە ڕووی خزمەت گوزاریەوە ئەوەی کە هەیە گلێ و گازندێکی زۆر هەیە لە خزمە گوزاری پارێزگای دهۆک و بێکاری لە ناو گەنجانی سنووری پارێزگای دهۆکەوەی بە پێی زانیارەکانی من هەیە و کەم و کوڕی لە خزمە گوزاریەکان وەکو دووبارەم کردەوە لە پارێزگاکانی کەش هەیە ئەمە بەشێکی زۆری ئەم گلێ و گازندانە لە پارێزگاکانی هەڵەبجە سلێمانی لە هەولێر لە دهۆک کە هەر پارێزگایەک باسەکەیت قسەی لەگەڵەکەیت ڕخنەی هەیە گلەی لێ هەیە ئەڵێ ئەم پارێزگای ئەمە پراوێستکراوە با تاویکەم ئەمە زۆر گرنگە لە شارە گەورەکان لە قەزاکان هەموو ئەمە هەمووی پەیوەندی بە شتێکەوە هەیە کە ئێمە ماوەیە 7 ساڵە لە هەرێمی کوردستانە قانونی بودجەمان نییە ئەگەر قانونی بودجە هەبێ دادپەروەری لە خزمە گوزاری ناوچەکانە دیارە لەگەڵ نەبوونی قانونی بودجە کە ماوەیە 7 ساڵانە هاتووە وەکو باسم کرد بۆ پەرلەمانی کوردستان و هەرێمی کوردستان خاوەنی قانونی بودجە نییە وای کردووە کە مەسەڵەن وەزارەتی جوگ و وەزارەتی شارەوانی ئەگەر بودجەکەی دیاری کراوێ بۆ ئەم ساڵ چەند پارە لە بەردەستیاتی ئەتوانێت بەرنامەی ساڵەکەی هەبێ بڵێ لەم پرۆژانە پارەکەم خرجەکەم بەڵام ئێستا بەرچاوڕوونیان نییە نەبوونی قانونی بودجە دوو خاڵی ئەساسیت بۆ ئینەکە یەکەم
ناشەفافێت ئەو ناشەفافێتی کە هەیە لە نەبوونی قانونی بودجایە و ناشەفافێتە هەیە. دووهەم ناعەدالەتی و نادادپەروەری لە نێوان شار و شارستەکانی هەرێمی کوردستان لێیان مؤسساتی لە هەرێمی کوردستانە ئەو نادادپەروەریە کە دروست دەبێت بەوەی نەبوونی ئەو قانونە. ئەگەر ئەو قانونە هەبێ سنووری پارێزگای دهۆکی بۆی دیاری ئەکرێت کە میزانەی ئەم ساڵ بۆ سنووری پارێزگای دهۆک ئەمانەیە پرۆژەکانی بۆی دیارە بێ ڕوونا چیەکرێ. بەڵام بۆ پارێزگای سلێمانیش ڕاستە، بۆ هەڵەبجەش ڕاستە کە ئێمازای هەڵەبجە مەسەرەن هیچێکە لە پارێزگای تازەکانی هەرێمی کوردستان بڕیارماندا بیکەین بە پارێزگا پێویستە مۆساتی بۆ دروستکرێ، پێویستە دەستمان پێوەی بێ و هەڵەبجە شارێکە کە وێران بۆ کیمیاباران کراوە خەڵکی کوردستان بۆتە ناسنامەی خەڵکی کوردستان و ئەم شارە قوربانی دەرابێ خزمەتی زیاتر پێشکەشکرێەوە. دهۆکیش کە خۆی خاونیمکانێتی زۆرە پێویستە خزمەتی زیاتر بکرێت. مامۆستا لێرە و لەوێ قسە دەکرێت کە یەکێتی نیشتیمانی کوردستان پارەی پارێزگای سلێمانی نانێت بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەی موچە دابین بکاتن. هی کێشەی سەرەکیەکە لەو مانگە ئەوەیە کە یەکێتی پارانە نردووە لەبەر ئەوە موچەکە تاخیر بووە. من حەزەکەم ئەمە پێشتریش من ڕوونکردنەوەکم داوە لەسەرەوە نەمیستۆ بچمە ناو کۆمەڵە بابەتەوە وڵات لەوێ وایە لێوە هەندێک کەس لە ئەعلامەوە منەمێ ڕێک قسە لەسەرەوە بکەم. کێشە ئێستا دووبارەیەکەمەوە کێشەی دواکەوتنی موچەی هەرێمی کوردستان پەیوەندی بە پارەی نەوتەوەیە. پەیوەندی بە یەکێتی و سلێمانیەوە پەیوەندی بە پارەی نەوتەوە هەیە. لە چییە؟ بۆ نمونە تا دوێنێ 50 ملیۆن دۆلاری لەو بڕەپارەی نەوت کە دیاری کراوە بۆ موچە 50 ملیۆن دۆلاری تا دوێنێ لە بانقی ئارتی نەکراوە بە دینار، هەر دۆلار بووە. پێرێ ڕۆژی 4 مانگ پارەی برایم خەلیل بە دۆلار هاتۆتە بانقی منارە لە هەولێر، بڕیاریان داوە بکرێ بە دینار 5 مانگیش پارەکە نەدراوە بە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ موچە. من ئەمە شتێک ڕاستکەمەوە قسە لەسەرەوەکەن ئەمە دیارە بۆ چاو بەستە چییە لە خەڵک بۆ ئەوەیە ڕاستیەکان بشێوێن لێ. ژین حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی دارایی بەڕێوەبەراتی گشتی بانقەکان کۆمەڵی بانقیان هەیە کە ئەمە سیستەمە. بانقی لە پێنجوێن هەیە، بانقی لە سۆران هەیە، لە زاخۆ هەیەی، لە دهۆک هەیەی، لە هەڵەبجە هەیەی، لە گەرمیان هەیەی، لە سلێمانی و لە دهۆکیش هەیەی. ئەم بانقانە هەموو بانقی حکوومەتی هەرێمی کوردستانن. ئەو پارانەی کە لە دەواازە سنوورەکانە دەست حکوومەتی هەرێمی کوردستانە کە و داهاتی حکوومەتی هەرێمی کوردستان ئاچێت ئەم بانقانەوە. ئەسڵەن گومرگەکانی باشماخ حاجی ئۆمران پەروێزخان بە سیستەمی ئەلکترۆنی بەسراوەتەوە بە وەزارەتی دارایی بە بەڕێوەبەراتی گشتی گومرگەوە. یەک سیارە داخلی هەرێمی کوردستان بێت لە باشماخۆ لە حاجی ئۆمرانەوە ئەچێتە سیستەمی بانقیەوە بەچێتە سیستەمی ئەلکترۆنیەکەی و ئاگای لێت و ئەچێتە بەڕقەم ئەچێتە سە حساباتی وەزارەتی دارایی. ئەمە بۆ منەوەم چەند جارێک دووبارە کردەوە خۆ ناکرێتە جوێنی و بدرێ بە خرێتە ناو پیکابێک و حیمایە بە دوای بنێرە بینێرە بۆ هەولێر بانقە هەیە. ئەمە ڕقەمە لەوێ بەشێک لەو داهاتەی سنووری پارێزگای سلێمانی، سنووری پارێزگای دهۆک، سنووری پارێزگای هەولێر ئابەم شێوە سەرفەکرێ بەشێکی بۆ تەمیلی موچەیە و بەشە گەورەکەی لە پارەی نەوتەوە بەشێکی بۆ لە پارەی هەولێر و سلێمانی هەولێر و دهۆک و سلێمانی لە داهاتەکانیان بۆ نەو دیارەکرێ. یعنی ئەو داهاتی سنووری پارێزگای سلێمانی بەشێکی بۆ ئەوەیە کە دامی موچەی پێەکەن، بەشێکی بۆ ئەوەی کە خەرجی حکوومەتە. بەڵام هیچ کام لەمانە بەبێ بڕیاری وەزارەتی دارایی ئەنجومەنی وەزیران هیچ کە سەلاحەتی یەک دیناری لێسەر بکات. مامۆستا جەبار زۆر سوپاس بۆ جەناب بۆ ئەوەی کاتتدا بە پێشکەشکردنی ئەو دیدارە. زۆر سوپاس. بینەرێن بەڕێز زۆر سوپاس بۆژی کوهین بینەرێن مەبوون هەتا مهین و دیدارێن داهاتی ژێر چاودێری خودای مازن دابن خاطر